بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. بێگومان ئەگەر بمانەوێت کۆمەڵگایەکی تەندروستمان هەبێ پێویستە تاکێکی تەندروستمان هەبێ. جا بۆ ئەوەی تاکێکی تەندروستیش هەبێ پێویستە ئەو تاکە هەر لە منداڵیەوە ڕابهێنرێ و پەروەردەیەکی تەندروست بکرێ. جایەکێک لە ڕێگاکانی پەروەردەی تەندروستیش بریتە لە خوێندنەوە. جا من ئەمڕۆ دەسمە لای بەشێک لەو خەڵکەی هاتوون بۆ پێشانگای کتێب و لێیان دەپرسم چۆن وا بکەین کەوا خوێندنەوە لە لای منداڵان خۆشەویست بێت یان لە لای تازە پێگەیشتوان چ کتێبێکیان بۆ بکڕین و چۆن هانیان بدەین و چی پێویستە لەسەر ئێمە ئەنجامی بدەین. بێگومان ئەگەر منداڵ لەم کتێبانەوە دەست پێ بکات و کتێبی دیکەش کە چیرۆکن کتێبی ئاسانن بەپێی عەقڵی ئەو منداڵەیە بەپێی تێگەیشتنی ئەو منداڵەیە بێگومان وردە وردە لێ ڕادێت بۆ ئەوەی بەردەوام بێ لەسەر خوێندنەوە. ئەگەر تاکێک هەر لە منداڵیەوە ئاشنای کتێب خوێندنەوە بێ لە گەورەیەوە لای زەحمەت نییە خوێندنەوە یان بە زەحمەتی نابینێ. جا من ئەمڕۆ دەسمە لای بەشێک لەو خەڵکەی هاتوون بۆ پێشانگای کتێب لێیان دەپرسم و بابزانم ئەوانیش وەڵامیان چییە لەگەڵمانە بن. ئەگەر دیاری پێشکەش بکەی منداڵەکە هێشتا هاان دەدرێت بەوەی زیاتر کتێب بخوێنێتەوە زیاتر مەراق ببێت لەسەر خوێندنەوەی کتێبەکەونە هێشتا داوا کتێب بکات تەمەنێکی زۆر کەم منداڵەکە دەتوانین بکەینە هاوڕێ لەگەڵ کتێب. هەتا کتێبەکان ملەوەن و ڕەنگاو ڕەنگ بێت هەتاوەکو مناڵەکان بەدەستی خۆیان کتێبەکان هەڵبژێرن و بە زمانی دڵخوازی خۆی کتێب بابڵێن لە قوتابخانە ئینگلیزی بێت یەکێک لە قوتابخانەیەکی عەرەبی بێت یەکێک لە قوتابخانەیەکی کوردی بێت واتە بە زمانی دڵخوازی خۆی بە وێنەی دڵخوازی خۆی وا متەنەوعیش بێت. گرینگە لەو ژینگەی کە منداڵەکە تێدایە وا بگونجێتن وا بڕەخسێنی لە بۆی کە فێر بیتن خوێندنەوەی بکاتن. منداڵ پەروەردە دەی بە کتێبە ڕاستی. گرینگە کتێبخانە هەبی لە ماڵەوەدا و کتێبەکان بەردەستی لە بەردەستی منداڵاندا بن بەردەوام و باوکەکە لەو خۆی بەردەوام خوێنەری کتێب بی. السلام علیکم. عەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بینیم سەرەتا خۆت دوو عەلاقەم لە دەست دیتی لەگەڵ خوێندنەوەی باشی ئینشاڵڵا. ئەلحەمدولیللا کەمێک باشم. بەڵێ. بابزانم ئەمڕۆ بە تایبەتی تەوەرەکەم لەسەرەوەیە چۆن کتێب خوێندنەوە لە لای منداڵان خۆشەویست بکەین بۆ بکەین ئەو منداڵە حەزی بۆ کتێب بچێت تاوەکو نەوەیەکی خوێندەوار و عاشقی کتێبمان هەبێت. لە سەرەتادا پێویستە ئەو کتێبانە بۆ منداڵ دابین بکەین کە لە تەمەنی منداڵەکە نزیکە. دواتر ئەو بابەتانە بێت کە بابەتی ڕەوشتینە بۆ منداڵ و بابەتی چۆن سەرەدەری دەکات لەگەڵ برادری خۆی لەگەڵ مزگەوت لەگەڵ مامۆستا لەگەڵ دایک و باوکی لەگەڵ هەموو ئەو کەسانی کە لە دەوروبەریەتی بۆیە هەر کەسێک کە بیەوێ منداڵەکەی ببێتە منداڵێکی سەرکەوتوو پێویستە بابەتی باش بۆ منداڵەکەی هەڵبژێرێ لەو بابەتانە هەڵبژێرێ کە منداڵ پێویستێتی لە قۆناغی ژیانی. چەندێک پێدانی دیاریش باشە بۆ ئەوی منداڵەکەی تەرجیع بێ لەسەر خوێندنەوەیە کە کتێبێک تەواو دەکات دیاریی پێ بدەین. دیاریش زۆر گرنگە بۆ منداڵ کە کاتێ منداڵەکەت بچووکە منداڵە لە قوتابخانە سەر دەکەوێت بۆ قۆناغێکی سەرەوەتر باوکەکە یان دایکەکە هانی بدا بە پێشکەشکردنی کتێبێک کە کتێبێک لەو بارەی کە منداڵەکە پێویستی پێێتی ئەم بەم شێوەیە منداڵەکە سەرکەوتو دەبێت بۆ ژیان و هەروەها بۆ ڕەوشی منداڵەکە زۆر باشە. مەبەستی شماوەیە کاتێک کە ئێمە کتێبێک دەدەین بە منداڵ بۆی بخوێنێتەوە دوایە کە کتێبەکەی خوێندەوە چەندە گرینگە دیاری پێشکەش بکەین تەرجیع بیتن لەوەی کتێبی زیاتر بخوێنێتەوە. دیاریش زۆر گرنگە بەڕاستی ئەگەر دیاری پێشکەش بکەین منداڵەکە هێشتا هاان دەدرێت بەوەی زیاتر کتێب بخوێنێتەوە زیاتر مەراق ببێت لەسەر خوێندنەوەی کتێبەکەونە هێشتا داوا کتێب بکات کە بۆ ئەوەی زیاتر پەرە بە ژیانی بدات. چۆن خوێندنەوە لە لای منداڵ خۆشەویست بکەین؟ بەخێر بێن سەرەتا
بەڕای من خینەوە لە لای منداڵ بابەتێکی زۆر مهمە لە سەرەتاوە دەبیوا لە منداڵەکەی بکەین خۆشی بێ لە ڕێگای هاندان و پاداشت. زۆر باشە. یعنی چۆن پاداشتی بکەین، چۆن هانی بدەین؟ پاداش زۆربەی جار منداڵ و منداڵی فەرق دەکا. هەندێک جار هەیە خواردنە، هەندێک جار هەیە بردنە بۆ شوێنێکی تایبەت بەخۆی کو بڵێن ئەو شتێکە حەزی لێە ئەو شتەی دەکەینە پاداش لە منداڵەکەی. پێویست نییە دایک و باوک خۆی خوێنەرێکی باش بێت تاکو منداڵەکەی چاوی لێ بکات؟ ئەکید زۆربەی جا دەڵێ بە قسە پێم ماڵێ بە کردار پێم بڵێ ئەگەر تو بە قسە بە منداڵەکەی بڵێ سەرەتا دواتر بە خۆت لە پێشی شتەکەی بکەیت. ئەمن کە کتێبی دەخینمەوە هەموو ڕۆژ کتێبی دەخینمە بەبێەوەی پێ بڵێ منداڵەکە بەخۆ حەز لە خوێندنێ دەبێتە. ئێوە چۆن هانی قوتابیان و خوێندکارانی خۆتان دەدەن بۆی بخوێننەوە؟ وڵا سەرەتا من بڵێ لە قوتابیەکان و یان خزمە نزیکانم کە منداڵن سەرەتا هەدیەکەی من ئەوەیە کتێبێکی دەدەمێ کتێبەکە زۆر یعنی کو بڵێن ئاسان بیتن لە تەمەنی خۆی قورستر نەبی شتێک بیتن بەبێ هیلاگون تێبگات و چێژیشی لێ ببینێ. زۆر باشە. دەبینم کتێبێکی منداڵانن لە دەستا بۆ شێت کڕیوە و دەتەوێت چی پێ بڵێ؟ ئەو پرسیارە زۆر جوانە چکە یەکێک لە تەڵەبەکەونەکانم بڵێن ئێستا تەڵەبەم نییە ئەزم کرد وەک خۆشەویستی دەبڵین نەگلۆوی وەک هاندانە گلۆی کتێبی بخینتەوە لێرە گەڕام و کتێبێک کوبڵن لەگەڵ هاوتەمەن و هاوفکریوی بگونجێ کڕیتم. چۆن وا بکەین منداڵەکانمان بخوێننەوە خەریکی خوێندنەوە بن؟ وڵا زۆر گرنگە ڕاستی کارێکی باشە ڕۆژانە مرۆڤ فێر بکاتن داویژ وەختی مازن بن فێری خواندنێ و نوێسینێ ببن و کارێکی باشە ڕاستی عنی شەوانە هەر شەف بوزارکێت خۆ شینابەر خوبدانە تەلەفۆنە و مۆبایلە باشترە مرۆڤ نیشاب دەدەن خواندنە پەرتووکە و چیرۆکێت پێغەمبەرە و چیرۆکێت سەرهاتیە گەلێک یعنی دا فێر ببنەش. و زۆر جوانە دەکرێت شەوانە دایک باوک چیرۆشی پێغەمبەران بۆ منداڵەکەی بخوێنێتەوە هەتا ئەو زیاتر ئاشنای کتێب فێر ببن بەلێ زیاتر ئاشنای کتێب ببن و ڕۆژانە ئەویش بخوێنن وەکی ئێمە. سەرەتا دەپرسم خۆت لەگەڵ خوێنەوەیە چۆنی؟ بەخۆم نووسرم. بەخۆت نووسەری؟ بەڵێ. ماشەڵڵا. جا نووسەر دەبێت زیاتر بخوێنێتەوە؟ ئەکی دوێ حتممە دەبێت خوێنەرێکی باشتر بیتن سەرنجی زیاتر بیت تەرکیزی زیاتر بێ. زۆر باشە چونکە دەبێت بزانی نووسەرەکانمان بە تایبەتی دەبێت بزان کامەی زۆر باش و گونجاوە بۆ کۆمەلگای ئێمە چ شتێک زەرورە؟ دەربڕین زەرورە چ شتێک لە دەربڕین گرینگە چ ڕەفتارێک چ کردارێک چ وشێک لە چ بابەتێکا دەنووسی؟ گەشە پێدان گەنجان هاندان. تا ئێستا چەند کتێبت هەیە؟ وڵی بەخۆم دوو کتێب ڕۆمانەکەم هەیە بە تامەشارەکانشم کەمە نامیرێک ئینشاءالله. زۆر باشە. ڕۆمانەکەت دەربارەی چییە؟ بەرامبەر ئەوەی کە کەس قوربانیدەری لە کۆمەڵگایە زیاتر. زۆر باشە. باوەکو نووسەرەگەوە لێ بپرسم پێم بڵێ چۆن کتێب خوێندنەوە لە لای منداڵان خۆشەویست بکەین منداڵ عاشقی کتێب بێ خەریک بی بخوێنێتەوە لە باتی ئەوەی خەریکی ئایپاد و تەکنەلۆژیا بێ ئەوانەی زیاتر کاتەکانی بەفی ڕۆ بداتن خۆ دەکرێت زانیاری لە تەکنەلۆژیا وەرگێ بەڵام ئێستا دەبینین زۆربەی کاتەکانی بەفی ڕۆ دەچێت بەوە خەریکی ئایپاتە جا چۆن بەدیلی بۆ بدۆزینەوە چۆن کتێبەکە خۆشەویستکەین لە لای گەورەکانمان ئەگەر کێستامە عادەتەن وشی دابنێرە تەشلیاتیارن لە گەورەکانمان دەی فێر بن کچەکان کە گەورە ڕفتارە چێکاتن کچکە دووبارە ئەکاتەوە ئەگەر ئەم لە پێش ئەمن منداڵێک لە پێ بچم کتێبە چ بکەم منداڵەکە تەرکیزە داتێ لۆ مۆبایلی وێ کاتێکدا کەسی دەستداتە مۆبایلێکی منداڵەکە بەدوی داڕە ئەکاتن بەس ئەوەش ئەو هەیە کە من بچم کتابش دەزێن منداڵەکە سەرنجیم ڕاچێش تەرکیز لە دەستام نەبیداخوا من چ ئەەکەم ئەوش کتابش دەستکاتێت جە کتابەکە دەبارە هەرچ بیتن ئەتو بڕۆ ئەوش بخۆی بەدوو دادێتن ئەری هەر کارە کاردانەوەش لە دوو هەیە پێت باش نییە کاتێککە منداڵ کتێب دەخوێنێتەوە وەکو هاندانێک ئێمە دیاری پێ ببەخشین بالضبط هەموو شتێک دەبی ببینە سات لە مەکتەبەکە ناجیابیتن خەڵات بکرێ لە وەرزدەم هەوڵەتی زیاتر زیرەک بێ یان لە پەیمانگە یان لە کۆلێژەکان ئەوانە هەوڵەتی زیاتر سەرکەوتوبی چکە هەموو شتەکە ئارێتە من کە پێشبڕچەیەک دەست پێکاتنە من کە هەدیەک دیارێک شتێک لە بەرامبەری ببەخشێتن زیاتر لە هەوڵەدا ئەوە شوێ تو برێ ئێستالوم لە منداڵەکە درەنگە نوێشەوان ئەڵێ سبەینی هەستیەوە شتێکی زۆن تۆکڕ منداڵەکە بەوەی کە عقلێتی هەفکەکاتەوە شتەکەم لە ئۆکەتی بە دڵخۆشیەوە ئەنوێتن ئەوە شەو هەرم کتابەی بخینمەوە کتابەکەت بە هەدیە لە ئۆکڕم چەندە گرینگە بە تایبەتی لە شەوانە دایکدا بنیشێ
چیرۆک بۆ منداڵەکەی باز بکاتن منداڵەکە گوێ لێ بگرێ ئەویش لەگەڵ دایکی سەری کتێبەکە بکاتن بۆی وردە ئەو خۆشەویستی لەلا دروست بێت حتممەەوە گرینگە ئەتو نەک شەوێت لە فکران ڕابچی لە خێڵان ڕابچی یان زیاتر تەرکیز بکەستە سوشال میدیای لەوەی دڵت زیاتر تون بیتن چکە ئێستا هەر ڕۆکێ سوشال میدیای ینی قوربانیدان زۆرە کوشتن زۆرە ئەو شتانە زۆرە تو زیاتر خەمیە خۆی زیاتر بیتەوەی کە درەنگ بنوی منداڵەکەت لێت و زیاتر لە سوشال میدیای دووری کەیەوە بچی زیاتر بە خودت باخی پێ بدەیت چیرۆکی لۆ بخینەوە شتێکی لۆ باسکە شتێکی فێرکە یان دوو کەلیمەی قورئانی فێرکەی بچی شتێکی باشتری فێرکەی لۆ گەشە پێدان و پەرە بە خۆداینەکەوێت و منداڵەکە زیاتر فکر لە ڕابردوو بکاتەوە و زیاتر فکر لە خۆ نکاتەوە کە ئەو چ بکات چ نکاتن هەر لە ڕابرد و ڕابردووکە ئەوەی فکر بکات و لە ڕابردوو زیاترەوە پاشەکەوێنەکە پێشەکەویتن من بۆ خۆم ئەگەر بڵێم لە کتێب زۆر ئەخوێنمەوە ناخوێنمە بەڵام کتێبی دەنگی تقریبا ئەتوانم بڵم بە دەگمەن گەشتی سیارە ئەەکەم بۆ دەرەوەی شار کتێبێکی دەنگی لە ڕێی مۆبایلەکەم و یان لە ڕێی بلوتوسەکە بۆ سیارەکە گوێ لێ نەگرم و ئیسە فەنێکی تریشەیە کە من بۆ خۆم بەکارێن ئەوش بریتێ لە مختصەرەکەی جا بە حکمەوەی ئەمە بە حکمی خوێندنەکە و تۆزی هەوڵدانەکەشمان و تەمەنەکەشمانەوە شتێ لە عەرەبیەکەش و شتێ لە ئینگلیزیەکە ئەزانین زۆر جار سێرچی بۆ دەکەم کورتکراوی ئەو کتێبم بەرێ بە عەرەبییان بە ئینگلیزی ئەمەش بخۆی نیعمەتێکی گەورەیە کە ئومێد دەکەین هەموو ئەزیزان بەکاری بێن. دکتۆر جان چۆن خوێندنەوە لە لای منداڵان و تازە پێگەیشتوان خۆشەویست بکەین هەتا کتێبەکان ملەوەن و ڕەنگاوڕەنگ بێت هەتاوەکو مناڵەکان بەدەستی خۆیان کتێبەکان هەڵبژێرن کتێبەکان ڕسم و وێنەی جۆرا و جۆری تێدا بێت و بە زمانی دڵخوازی خۆی بابن کتێبەکانی بۆ پەیداکەی چکە ڕەنگە منداڵێک لە کتێب لە کتێب بابن لە قوتابخانە ئینگلیزی بێت ڕەنگە کتێبی ئینگلیزی بۆ ئەو دڵخواز بێت یەکێک لە قوتابخانەیەکی عەرەبی بێت یەکێک لە قوتابخانەیەکی کوردی بێت یەکێک لە قوتابخانە ئاینەکان بێت واتە بە زمانی دڵخوازی خۆی بە وێنەی دڵخوازی خۆی وا متەنەوعیش بێت یەک نەبێت یعنی ساندێ لە دایکێ ئەوێت ئیلا مناڵەکانی بابەتە ئاینەکان بخوێنەوە نەخێت ئیلا بابەتە تۆبیەکان بخوێن نەخێت ئیلا بابەتە زمانەکان بخوێنەوە بابەتی جیاواز وێنەی جیاواز کتێبی جیاواز ڕەنگی جیاواز و ئیجباری مناڵیش نەکرێت بکرێتە ژێر تاقیکردنەوە یاری ساکی هەندی حاڵەتمانێ باوکێکڵێ ئەم کتێبە بێ بیخوێنیت و دوای لێتە پرسم کاتە سترێسێک و بێتاقەتێک و ناڕەحەتێک بۆ منداڵەکە دروستەکرێت و ئەگەر بکرێت بە گروپیش ئەمەش ئوسلوبێکی زۆر باشە مامۆستا لەگەڵ تەلەبەکانە دایک لەگەڵ منداڵەکانە برایەک لە باوکێک لەگەڵ کوڕەکانە تەسەورەکەم باشتر و چاکتر بێت. دکتۆر جان پێدانی دیاری لە بەرامبەر خوێندنەوەی کتێب چەندێک کاریگەری هەیە بۆ ئەو منداڵە یان ئەو تازە پێگەیشتووە بەردەوام بێ لەسەر خوێندنەوە دیاری جۆرا و جۆرە کە دەڵێ دیاری سەرڕەنگە بە ڕێزێک یەکسەری باس پارە بکات بەڵام ئەم کتێبە دەخوێنینەوە گەشتێک دەکەین ئەم کتێبە دەخوێنینەوە سەفرە و سیاحەیەک دەکەین ئەم کتێبە دەخوێنینەوە دەربارەی ئاژەڵ باسەکە و دوای سەردانێکی باخچەی ئاژەڵانەکەین ئەم کتێبە دەخوێنینەوە دەربارەی دین و مانگی داهاتوو دەچین بۆ عەمرە و بۆ حەج ئەم کتێبە دەخوێنینەوە سەردانی کۆمپانیای فلانەکەین بۆ دروستکردنی دەرمانە کۆمپانیای هەرچیەکە ئەمە ئوسلوبێکی زۆر باش و چاک و مەزبوطە و جاریش دیاری کتێبەکە خۆی دیاری بێت جلوبەرگ دیاری بێت تۆپێنێک دیاری بێت منداڵێک بە تایبەتی حەزی لە یاری ئەم کتێبە دەخوێنیتەوە و دوایی پێکەوە دەچین بۆ مەسەلەن بۆ یاریگای فلان سەیری ئەو یارێ دەکەین کەواتە جۆری با بڵێن دیاریەکان با جیاواز بێت کاریگەری زۆر باش و چاکی هەیە. ئەگەر دیاری پێشکەش بکەی منداڵەکە هێشتا هاان دەدرێت بۆەوەی زیاتر کتێب بخوێنێتەوە زیاتر مەراق ببێت لەسەر خوێندنەوەی کتێبەکەون هێشتا داوای کتێب بکات تەمەنێکی زۆر کەم منداڵەکە دەتوانین بکەینە هاوڕێ لەگەڵ کتێب هەتا کتێبەکان ملەوەن و ڕەنگاوڕەنگ بێت هەتاوەکو مناڵەکان بەدەستی خۆیان کتێبەکان هەڵبژێرن و بە زمانی دڵخوازی خۆی کتێب با بڵێن لە قوتابخانە ئینگلیزی بێت یەکێک لە قوتابخانەیەکی عەرەبی بێت یەکێک لە قوتابخانەیەکی کوردی بێت واتە بە زمانی دڵخوازی خۆی بە وێنەی دڵخوازی خۆی وا متەنەوعیش بێت گرینگە لەو ژینگەی کە منداڵەکە تێدایە وا بگونجێتن وا بڕەخسێنی لە بۆی کە فێر بیتن خوێندنەوەی بکاتن منداڵ پەروەردە دەی بە کتێبە ڕاستی گرینگە کتێبخانە هەبی لە ماڵەوەدا و کتێبەکان بەردەستی لە بەردەستی منداڵاندا بن بەردەوام و باوکەکە لەوە خۆی بەردەوام خوێنەری کتێبی. خاتون چۆن خوێنەوە لە لای منداڵ خۆشەویست بکەین طبعا زۆر هۆکار هەیە گرینگە لەو ژینگەی کە منداڵەکە تێدایە
وا بگونجێتن وا برەخسێنی لە بۆی کە فێر بیتن خینەوەی بکاتن طبعا خینەوە لەوانەیە مەسەلەن کە گچکەیە هەر ئەو شتە بەسیتانەی کە بیدائین لە بۆ فێربوونی منداڵان و دوای ئەوەش بەپێی تەمەنی منداڵەکە کتێبەکان جیاوازن و ماشەڵڵا لەو پێشانگایە زۆر شتی باش تێدایە کە دەتانی ببێ هۆکارێک لەوەی لە منداڵەکەت لە بچووکیەوە فێر بکەی حتا ئەو کاتێ ئەو تەمەنەی گەورە دەبی سوودی زۆر ببینیتن جگەلەوە دایک و باوک لە پێش منداڵ زۆر گرنگە یعنی ئەتو ئەو وەختانی کە لە ماڵی هەمووی بە سیرکردنی تەلەڤیزیۆن نەبێ سەرێ بە خەریکبوونی مۆبایل نەبێ سەرێ کتاب بخینیەوە ئەوتە کتابەکە بەپێی تەمەنی منداڵەکە دەتوانی دابنەی لە بۆی و ژینگە چوالۆ بڕخسێنی کە ئەویش فێر بیتن و لە تۆ ببینیتن چونکە دڵێ منداڵ چ لە داک و بابی ببینی ئەکید ئەویش نەفسیشت دووبارە دەکاتەوە. ئێستا بەشێک لە کتێبەکان تەمەنیشیان لەسەر نووسراوە دەڵێ ئەم کتێبە بۆ تەمەنی 5 ساڵان 7 ساڵان 10 ساڵان 15 ساڵان ینی ئەوانەی کە هەم منداڵ هەم تازە پێگەیشتون چەند گرینگە دایک بە تایبەتی خانم بە تایبەتی لە ماڵەوە خەریک بێ لەگەڵ منداڵەکەی بۆ عاشقی کتێب بێ و لە پاڵ ئەوەشدا کە کتێب دەخوێنێتەوە دیاری پێ بەخشێت. طبعا دەبێت ئەتو وە لە منداڵەکەت بکەی لە بەرامبەر ئەوەی کە ئەو شتەی باش لۆ دەکە ئەتو شتەی باشی بدەیە بزەبت ئەو پوینتی کە باست کرد کە بەخشینی دیاری لە بەرامبەر ئەو شتە باشی کە منداڵەکە دەیکا زۆر گرنگە جگە لەوەش کە باسی تەمەنت کرد لە بۆ کتابەکان منداڵ عادەتەن ینی هەندێک جار لە ژینگەی وا گەورە بۆ من ئێستا ماشەڵڵا مەکتەبی زۆر باشەیە و ڕەوزە و حەزانەکان منداڵی وا فێر دەکەن پێشتر مەسەن ئەمە لە تەمەنەی گەورەتر ئەو شتەمان دەخین ئەوان لە تەمەنەی گچکەتر ئەو شتەی دەزان فیانی تەمەنەکان مهمە بەس زۆر زاریشەیە من ئێستا منداڵی زۆر گچکەم دیتە علمەتی ئەوەندە زۆری پێ ماشەڵڵا زۆر لە گەورەی لەوانەی لە 20 ساڵێکی زیاتر شتەکان فێر بووە چونکە ئەو ژینگەی کە هەی بووە لەو تەمەنە گچکەی تانیتی زۆر شت فێر بیتن. چەندێک پێویستە قوتابخانەکانمان بە تایبەتی قوتابخانە حکومیەکان کتێبخانەی لێ بێت مامۆستا هاندەر بێت و بۆ نمونە تەشجیعی قوتابیەکان بکاتن لە هەر کەسێک کتێبێک بخوێنێتەوە من بەو جۆرە بەو شێوازە پاداشی دەکەم بۆ ئەوەی قوتابی لە قوتابخانەش ینی هاندەرێکی هەبێ لە ماڵەوەش هاندەرێکی هەبێ تاوەکو ئەوە وردە وردە خۆشەویستی کتێبی لەلا دروست بێتن. وڵە دەبێ ئەو شتە زۆر ڕەچاو بکرێتن لە مەکتەبەکان ئێستاش ئەلحەمدولیلا زۆر زۆر باشیان لە چاو زەمەنی پێشتر زۆر شت فەرقی کردیان وەکو باسم کرد لە زۆربەی ینی قۆناغەکانی خوێندن احتیمام بۆ شتە درایە ئەلحەمدولیلا ینی لە چاو پێشان باشترە بۆ شێوەی نییە کە پێشتر هەبوو ئێستا من لە خۆشم کە دەبینم لەو تەمەنە گچکەیە کتابی دەخینەوە زۆر منداڵیەوە لە دەورم دەناسم کە ماشەڵڵا زۆر علمیان پێ و زۆر شتی باش دەخینەوە فیانی ئینشەڵڵا ئەوانی دیکەش کە منداڵەکانی بۆ شێوێنی احتیمامی زیاتریان پێ بدەن طبعا داک زۆر گرنگە دەوری زۆری هەیە لەو ناحیەتەی دەبێ احتیمام بە منداڵەکەی بدە و کاتی زیاتری لەگەر بەسەر با لە ئەوەی کە بتوانی زیاتر پەرە بە مێشکی منداڵەکەی بدە چونکە ئەوان ئایندەی وڵاتەکەمانن و لەوانەوە شتی باش و جوان چاوەڕێ دەکەین. کۆتا پرسیارمەوەیە دایک باوک چەندێک گرینگە بێن بۆ پێشەنگا بێن بۆ ئەو ناوەندانەی کە کتێب دەفرۆشن لەسەر ئەوەی باوک سەرکەوتوو چۆنە دایک سەرکەوتوو چۆنە چۆن بتوانێت منداڵەکەی بە جوانترین شێواز پەروەردە بکات. طبعا ئەوە زۆر مهمە چونکە ئەمە چەند پەری بە خۆمان بدەین یعنی کە وەکو دایک و باوک لە بۆ منداڵەکەش تەئسیری زۆرە چەند داک و بابەکە مێشکیان گەورەتر بیشتی زیاتر بزان و باشتر بی منداڵەکەشیان لە مستەقبل نفسی وەکو ئەوان یاخود لەوان باشتریش دەردەچێتن ئەکید احتیمامدان بۆ حالەش زۆر مهمە. چۆن ئەمڕۆ لە پێشەنگای کتێبی وڵای ئەوڕۆ هاتیتمە پێشەنگای کتێبی هەندێک کتێبی بە ئیسفادەی بکڕن چ کتێبێک بە ئیسفادەی دەکڕی؟ وڵای تەفسیر و پوختەی سەعی و موسلیم عەقیدە کتێبی زۆر باشن بەڵێ دەبینی منداڵەکانش لەگە خۆتی نەیە ئارێ وەڵ ئەوانش پەروەردەی منداڵ و کاچ لۆ کڕینە چ کتێبە تایبەتە بە منداڵان لەوانت کڕێنی وڵای یەک دوو کتێبمان لۆ کڕیە منداڵان پەروەردەی منداڵ بەڵێ پەروەردەی منداڵ زۆر باش چەند گرینگە ئێمە ئەوە کتێب بۆ منداڵەکانمان بکڕین خۆشەویستی کتێبیان بۆ دروست بکەین هەوڵ بدەین زیاتر و زۆرتر خەریکی کتێب بن. پێویستە بەڕاستی کتێب سەرچاوی ژیانە منداڵ پەروەردە دەبی بە کتێب بەڕاستی زانیاری زۆر دەبی گەشەی دەکات گەشەی زۆر دەکات زانیاری زۆر دەبی فێرە ڕۆشنبیری دەبی فێرە زانیست دەبی خاصن زانستی دینی علمی کتێبانە چیرۆک بوون کە بۆت کڕیون بەریانچان چیرۆکان دەچیان ژانی پێغەمبەرانە و پێغەمبەر موسا گەریان بە
هانیان بدا کە کتێبیان خوێندەوە دیاریان پێ بەخشا مندا دەبی دیاریان پێ بەخشی شتیان لەوە بکڕی لۆی کتێب بخینەوە بەردەوام لەسەر کتێب خوێندنەوەی بەڵێ زۆر باشە هێنانی منداڵ بۆ پێشانگای کتێب کارێکی باش نییە بۆ ئەوە منداڵە ئاشنای کتێب بێ باشە بەس یعنی جەناحەکی خاص هەبی یعنی لەگەر گەورەکان با جیابی ئەو کتێبانەی کە چیرۆکن و بەشێک لە کتێبەکان تەمەنیشی لەسەر نووسراوە چەند گرینگە ئەو کتێبانە بە تایبەتی سیرۆژی پێغەمبەران بۆ دایک و باوک بۆ منداڵەکەی بکڕێت زۆر گرینگە خاصەتەن ئەگەر تەمەنەکان ینی کار ئاسان کاریە کە بۆ داک و باوکەکان چۆنی باشم بە دوای چیدا دەگەڕێی بە دوای چیرۆکی خۆشە بە دوای چیرۆکدا بەڵێ. چ چیرۆکێک حەز دەکەی بخوێنیەوە شارەزابی یعنی چیرۆکی حەوت ساڵی ناوی چیرۆکەکان چیە دەزانی ئەوەی کە حەز دەکەی بخوێنیەوە هین ساندرێلە و ئەوانم زۆر هەست پێ باسی چی دەکەن چیرۆکەکان وڵا نازان ئەی خۆت بابزانم بێزگەلۆی کەم ڕۆ هاتوو لە ماڵەوە چیرۆک دەخوێنیەوە چیرۆک ئەی بابزانم دایک و باوکت چیرۆکت بۆ دەخوێنەوە بەڵێ بۆ دەخوێنەوە زۆر حەزت چیرۆکە بەڵ دەستت خۆش بێت بۆ خۆت چەند چیرۆکت هەیە چەند کتێبی چیرۆکت هەیە زۆرم هەیە سەلام عەلیکوم عەلەیکوم سەلام چۆنی وڵا باش چت کڕیا دەبینم دوو عەلاقەی لە دەستا هەشت چیرۆکم کڕیا کاگام چیرۆکەکەت کڕیا بسم الله زانین سەد چیرۆک لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆ کتابت کڕی عەزم لێ حەزت لێ بوو حەز دەکەی ئاشنای ژیانی پێغەمبەر بیست وسلم بەڵێ ئەوە لەکەینەوە چیرۆکان دەخینیەوە بەڵێ لەکەینەوە کتێبی چیرۆک دەخوێنیەوە چەند دەبیتن بەڵێ هەرەوە سارە هەرە وسار یەکەم جار دێ پێشەنگا لەگە چێ هاتی ئەگە مامسێ ئەفەرین زۆر حەز لە چیرۆکە بەڵێ چەند کتێبت کڕی سار چار دەستت خۆش بی سەرکەوتوو بی ئینشاڵڵا ئەگەر دیاری پێشکەش بکەی منداڵەکە هێشتا هاان دەدرێت بۆەوەی زیاتر کتێب بخوێنێتەوە زیاتر مەراق ببێت لەسەر خوێندنەوەی کتێبەکەونە هێشتا داوای کتێب بکات تەمەنێکی زۆر کەم منداڵەکە دەتوانین بکەینە هاوڕێ لەگەڵ کتێب هەتا کتێبەکان ملەوەن و ڕەنگاو ڕەنگ بێت هەتاوەکو مناڵەکان بەدەستی خۆیان کتێبەکان هەڵبژێرن و بە زمانی دڵخوازی خۆی کتێب بابڵێن لە قوتابخانە ئینگلیزی بێت یەکێک لە قوتابخانەیەکی عەرەبی بێت یەکێک لە قوتابخانەیەکی کوردی بێت واتە بە زمانی دڵخوازی خۆی بە وێنەی دڵخوازی خۆی وا متەنەوعیش بێت گرینگە لەو ژینگەی کە منداڵەکە تێدایە وا بگونجێتن وا بڕەخسێنی لە بۆی کە فێر بیتن خینەوەی بکاتن منداڵ پەروەردە دەبی بە کتێبە ڕاستی گرینگە کتێبخانە هەبی لە ماڵەوەدا و کتێبەکان بەردەستی لە بەردەستی منداڵاندا بن بەردەوام و باوکەکە لەو خۆی بەردەوام خوێنەری کتێب بی چۆن کتێب خوێندنەوە لە لای منداڵ خۆشەویست بکەین سەرەتا سپاس لە بۆ دەرفەتەی پرسیارەکە ئاسان نییە بەڕاستی چونکە دایک و باوک یاخود مامۆستا کە بڵێن مامۆستای قوتابیان دایک و باوک دایک و باوکی منداڵە خۆی دەبی نمونەبی لە خوێندنەوەی کتێب خۆی خوێنەرەشی باش بیتن چۆن دەگوترێت سروشت قورئانێکی بێدەنگە لە ماڵەوەش ئەتوو بە قسەکردن و بە ئامۆژگاریکردن ناکرێت بە منداڵ بڕێ کتێب بخوێنەوە گرینگە کتێبخانە هەبی لە ماڵەوەدا و کتێبەکان بەردەستی لە بەردەستی منداڵاندا بن بەردەوام و باوکەکە لەو خۆی بەردەوام خوێنەری کتێبی ئێستا با نمونەی واقعی بینینەوە زۆربەی منداڵی ئێستا مۆبایلی بەدەستەوەیە و مۆبایل لای خۆشەویستە هۆکارەکەی دەگرێتەوە لەوەی لەبەرەوەی دایک و باوک بەردەوام مۆبایلی بەدەستەوەیە ئەگە دایک و باوک بەردەوام کتێبی بەدەستەوە بی یان خوێنەر بیتن پێویست ناکە بە منداڵەکانی برێ بخوێنەوە ئەو خۆی لە خۆیدا ئاماژەکە لە بۆ منداڵەکان کە بخوێنەوە مامۆستاش بە هەمان شێوە لە قوتابخانە
کە خۆی خوێنەرێکی باش بوو کتێبی بەدەستەوە بوو لە کتێبخانەی قوتابخانە بوو یان لە کتێبخانەکانی تر یان لە ئەوڕۆ کە برێن سوۆسیال میدیا کەناڵێکی گرینگە لە بۆ هەمومان بەڕاستی لەوێدا بکرێتن خوێندنەوەی کتێب بکرێتە کللتور بکرێتە نەریت بەداخەوە لە ناو میلەتی ئێمە تاوەکو ئێستا وەکو پێویست نەکرایتە نەریت یان ئەگە کەسە کتێبێک بخوێنێتەوە لە باخچەی گشتی یان لە ناو پاسێکدا یان لە شوێنێکی گشتی بە نامۆ سەیر دەکرێت بەداخەوە. هاندانەکان چین بۆی منداڵ بخوێنەوە پێویستە چه هاندانێکە بێ؟ وڵی باشترین هاندان ئەوەیە کە باوکەکە لۆ خۆی یاخود باوکو دایکەکە لە خۆیان نمونەشی جوان لە خوێندنەوەی کتێب ئەوە گرینگە. کاتێککە منداڵ دەخوێنێتەوە کتێبێک دەخوێنێتەوە پێ دوانیە دیاری پێدانیشی گرینگە دەستخۆشیکردنی گرینگە دیاری پێدانی گرینگە دەکرێت دایک و باوک لە ماڵەوە مامۆستا لە قوتابخانە جگەلەوەی کە کتێبی قوتابخانە دەخوێندرێ یعنی گرنگجی بدرێتن یاخود پێشبڕچێ بکرێتەوە یاخود دەرفەت بکرێتەوە لە بۆ خوێندنەوەی کتێب زۆر گرینگە یعنی منداڵ لە تەمەنێکی بچووکەوە کتێب بخوێنێتەوە. ئەم بیرمان کاتی خۆی کە پۆلی پێنجەمی سەرەتایی ئەو کاتم کە ئێستا کە پێ دەگوترێ بنەڕەتی ماڵمان لە کۆیە بۆ هەر کاتێک سەردانی هەولێرم دەکرد خاڵێکم هەبوو بە ڕەحمەت بی خاڵم مستەفا ئێستا لە ژیاندا نەماوە ئەو فێری خوێندنەوەی کتێبی کردم یعنی هەر جارێک دەهاتم کتێبێک نامیلکەچی بە دیاری پێدەبەخشیم ئەمە ئەوەی کردکەوە بتە سەرەتایەک لە بۆ من لە بۆ کتێب خوێندنەوە بەس ئەوەی کە زیاتر کاریگەری هەبوو لەسەر من ئەم کە هەر کاتێک کە دەهاتمەوە خارم وەستا بوو بە نابوو کە دەهاتەوە ماڵەوە ئەو دەکاتێک کە ئیسراحەتی دەکرد کتێبی بەدەستەوە بوو ئەوە وای کردکەوە سەرنجی من ڕابچێشی کە ئەمیش خوێنەری کتێب بم بەڕاستی گرینگە ئەتوهانی منداڵ بدەی یعنی دیاری لە بۆ بکڕی یعنی کتێبی پێ بەخشی دوایە لەگە خوێندنەوەی کتێبەکە پرسیار و وەڵامی لێ بە بکرێتن ئەو کتێبە کە منداڵ بیخوێنێتەوە ئێمە هەڵی بژێرین یان خۆی کە حەزی پێ کرد وڵی هەردوو لای دەبیتن هەم جار هەیە منداڵ لەبەر ئەوی تەمەنی بچووکە لەوانەیە نەزانی هەڵبژاردننی کتێب لەوانەیە کاریگەری سوۆسیال میدیا کاریگەری لەسەری هەبی هەندێک کتێب بکڕیتن لەوانەیە لە ڕووی پەروەردیەوە باش نەبیتن دەکرێت منداڵەکەش خۆی ئارەزوومەندانە بی لە هەڵبژاردننی کتێبەکەەوە دەکرێت داک و بابیش ڕێنمایی بکەن ئەگە کتێبەچی هەڵبژار پەروەردەی نەبوو یان ناتەندروست بوو دەکرێت ڕێنمایی بکرێت هەردوو لەجان دەکرێت بەڵام بە حەز و خولیای منداڵەکەبی باشترە. چۆن کەلتوری خوێندنەوە لە لای منداڵ خۆشەویست بکەین؟ یەکەم شت دەگەڕێتەوە سەر داک و باب ئەگەر ئەوان خینەوە لەکنەوە خۆشەویست بوو حتمما منداڵەکەش چاو لەوان دەکات. دووەم شت ئایپاد و مۆبایلی لێ دوور بخرێتەوە ئەگەر ئەو دووەی لێ دوور نەخرێتەوە ناتوانانی بەڕاستی تو تەمەشا دەکەی لە مارێ داک و باب هەر خەریکی مۆبایل و هەر خەریکی ئایپاد بوون بەریان بە هیچ شتێکی دیکەوە نەبوو کتێبەک ڕۆژێک لە ڕۆژان کتێبەچیان لەدەست نەبوو ڕۆژێک لە ڕۆژان بانجی کوڕەکەی نەکردها کتێبەشی بە دیاری لە بۆ باتەوە ها ئەو کتێبە بخینەوە ئیدی ئەوە سەر ناگری. تۆ چیت کردو بۆ منداڵەکانی تۆ بخوێننەوە؟ ئەمن بە حکمی ئەوەی هەر لە گچکەیەوە چاومان کردەوە هەر گچکە بوون چاومان کردەوە دیتمان مەکتەبەکی گەورەمان هەیە بام بە ڕەحمەت بە کتێبخانەی گەوری یەک لا دیوار ڕاستە کتێبەکان هەمووی عەرەبی بوو بەڵام کتێبی لەکن خۆشەویست کردین بەخۆش دەزانێ ئێمە هەشتایەکان دیراسەمان ئەغلبی هەمووی عەرەبی بوو سەقافەتمان عەرەبی بوو تەلەڤیزۆنی عێراق بوو جەریدە و مجەلە ئەغلبی عەرەبی بوو ڕاستە کوردی هەبوو بەڵام سەقافەتی عەرەبی زاڵ بوو ئیدی کە عەرەبیمان باش بوو دەستمان دەدا ئەو کتێبانە و قەدری کتێبمان دەزانی بام کە بەڕەحمەت بیا ڕەبی کتێبی دەکڕین کاکم ئوسامە یان حاجی بوخاری برام ئەوانە ناویان لەسەر دەنووسی لە جێی خۆیان دادەناوە بە قەدر و قیمەتەوە کتێبەکەیان دانەمەش هەستمان دەکرد کە کتێب قەدر و قیمەتێکی گەورەی هەیە. زۆر جار بووە مەسەلەن ئەمن تەلەفۆنم لە بۆ بام کردێ بابە فلانە تەفسیر هەیە لە بۆت بکڕم دەگونا پێم ناوێ بەس لە بۆ خۆت بکڕە پارەکەشی عایدی من بزانە ئەوها کتێب دەتوانی داک و باب کتێب لەکن منداڵەکە خۆشەویست ئێستا زۆر جار دەچمان مەکتەبەی تەفسیرە هەر مەکتەبەکە لە بۆ منداڵەکانم کتێبەچی دەکڕم لەسەرجی دەنووسم دیاری لە بۆ مەسەلەن نالی کوڕم وەفای کوڕم سالی کچم لەکنیان خۆشەویستیان بەخۆم لەگەر خۆم دەیان بم چ دەوێ وەرە ڕاکێشە و پارە عایدی من ئیدی ئەوە داک و باب زۆر ئەساسە. دنیان پێ خۆش بووە چەند وات کردووە کە وابەستەی کتێب بن. ئێستا نالی وەفایی مەکتەبەی خۆیان هەیە بەو گچکەیەی نالی کتێبی خۆیە زیاتر ئێستا کتێبی ئینگلیزی دەخینتەوە چون ئینگلیزەکەی زۆر باشە پۆلی 12 وەفایش بە هەمان شێوە ئەوانە ئەو کتێبانێک کە ئەمن لە بۆیان پێیان بە خۆیان دەیکڕن لە ناو مەکتەبی خۆیاندانە سالیش کتێبخانەی خۆی هەیە ئەویش لە ژووری خۆی عینەن ئەو کتێبانێ ئەو ئایا چیرۆکی پێغەمبەرەکانە چیرۆکی پێغەمبەری خۆمانە بنن بەسەرهاتەکان یان هەر چیرۆکەکە ئەوانە وەم کردیا حەزیان بستە کتێب و مشتاقی کتێب بن. ئەمڕۆ چەند دیارییان پێشکەش دەکەین؟ وڵی ئەوڕۆ دووەم ڕۆژە دێم
جمعی هاتم زۆر 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 قەرەبارەت بوو بەس هاتم تەمەشام کرد تەمەشا وەزعەکەم کرد ئەوڕۆ ئینشاءالله بزانین بە تەمای خوای گەورە شتێکیان هەر لە بۆ دەبمەوە. خۆشەویستان خۆتان دەزانن دەورەکەی مەم جارە تایبەتە بەوانەی کە تازە پێگەیشتون یان منداڵان لەگەڵ خوێندنەوەی چۆن و چۆن کتێبیشیان لا خۆشەویستکەین. جا من لە نێو پێشەنگا شتێکی زۆر جوان دەبینم هەمیشە فەقەی لێیە، ینی هەموو ساڵێک کە دێم فەقەیەکان بە دوای کتێبە زۆر دەگەڕین. با بزانم ئەم فەقەیە سلام علیکم. سلام ورحمة الله. بسم الله. بە دوای چ کتێبەکە گەڕاوی و چیت بەدەستکەوتووە؟ وڵا کتێبەکان مامۆستا عوسمان هەڵبجەیی کتێبەکانی زۆر زۆر تایبەت و زۆر زۆر باشن. قال ربي أشرح لي صدري ويسر لي وقت لقى الميزان يفقه قلي سرتا بناي خوي قرب بخشنا عادة كتاب زوز قرين قال لمسلمان هبي بتعبتي كتابي عيني حالا كسبي خنري هبي شو أو كتابنا خو بيغمرت صلى الله عليه وسلم في أناسنتو برد بورو قيامته تيشو معنا أجر تو خنري زيادة كتاب كاني دكتور عبد الواحد دكتور عثمان الجاي ما وصل محمد أمانة زوزور كتاب كاني زوزور باشن وكتاب كان فيري سيدا كان فيري سيدا والله من كتابكم كرباسي نيوجاكا قوري نيوجاكات باش يعني تيوجاكاني نيوجو كخواي بروغان نارديتي بأمة نيوج كوالغي دينا وباشتين اشتكى بو قيامة البيت چۆن چێژ لە نێژەکانمان ببینین تۆ هە لە نێو کتێبە کتێبت خوێندەوە لەسەر نوێژ وایە چۆن زیاتر چێژ لە نێژەکانمان ببینین کاتێکە علی الله ئەکبەر ئەبێ هەموو ئەو شتانی کە حتى لە دنیا بکەیتە دواوە کە ئازاین بەرامبەر خوای گەورە وەسابیت و سوورەتی فاتحە ئەگەر مەقسەد تەفسیرەکەی بزانیت و وشەکانی سبحان ربی العظیم و بێ خوای گەورە پاک و بێگەرد و ئەمانە و ئەبێ ئاگال لەو نێژەت بێ کە تۆ بەرامبەر خوای گەورە وەسابیت هەموو شتەکان کالی وەجهد وەجی الذی فطر اسمه حتا کۆتایی یعنی هەموو شتێکم کردە دواوە ڕم کردە خوای تعالی سلام بێ خوا بابی بینم کتێبەکان مامۆستا عوسمان هەڵبجەیی نفا باشە باسی چی دەکات ئەمە و بۆچی شتێک زیاتر سوودی لێ دەبینی وڵی زیاتر بۆ ئوتاردان و ئەمانە زۆر زۆر سوودی هەیە بۆ ئوتاردان بەڵێ بۆ وتاردان سوودی لێ بەڵێ ئەلحەمدولیلە ئارە وەڵا زۆر باشە ئەی بابزانم خۆت ڕۆژانە چەند دەخوێنیەوە وڵی ئەگەر مەجالم هەبێت لە 50 راپەڕە 6 راپەڕە کەمتر ناخوێنەوە ناوان لەوانێ بە 2 ڕۆژ 3 ڕۆژ کتێبێت تەواو بکەم لەخوا بە زیادی ساڵانە چەند کتێب دەخوێنیەوە ساڵانە وڵاهی ئیتر ئەگە بەپی مەجال بێت لەوانەیە 100 کتێبێ بخوێنەوە 100 کتێب ئەگە مەجال زۆر هەبێت بەڵێ ئەگە لەوانیشە بگاتە 80 90 ئیتر ئەگە مەجالەکە هەبێت جاروا هەیە بە 2 ساڵانە کتێب بخوێنەوە کتێبەکانی کە دەخوێنەوە بەس کوردین یان عەرەبیشن وڵی زیاتر بەس کوردیە ئارە وڵا لە فەقێهاتی جگە لە نەحو و سەرف و بەلاغە چیت کە دەخوێنن وڵی فیقهی مامۆستا عەبدولای هەرتەری ئەمە ئەخوێنی ئیتر ئەحمەدی ئەخوێن و لەگەڵ سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دەتەوێت لە دوا ڕۆژدا ببی بە مامۆستای ئاینی بە وتاربێژ وڵی ئینشاءالله ئەگەر خوای گەورە نیەتمان خاڵسکە وەکو ئەم دینی کە گەیاندووە کە پێغەمبەرانە حەزەکەم ڕوونیکەم بۆ خەڵک و خەڵکی بەرەو بەهەش بڕۆن ئینشاءالله حەزەکەی خەڵک بۆ باش بسێ ئینشاءالله ئارە وەڵا زۆر حەز لێ زۆر حەزم لێ بێ بۆ ئەم وارم هەڵبزار من لە مەتکەبی خراپ نەم بەڵام تر واز منە و گەشتمە ئەو ڕێگایی کە ئینشاءالله خوای پەروەردگار بۆمی کردە قسمەتم چونکە ژیانی فەقێتی خوای پەروەردگار نایکاتە قسمەتی هەموو کەسێک ئەو کەسانی کە زیاتر تایبەتن ئەیکاتە قسمەتی هەموو ئەو ئەوانە عادەتەن نیەت پاکی زۆر زۆر گرنگە ئەلێ ئینەمە الأعمال بالنیات هەتا نیەت پاکی لە ناو دڵتا زۆر زۆر گرنگە کە بزانین بۆچی ئەڕۆی بەڵام ئەگە یەکێکی بەتوانە بێ یەکێک بێ نووسەر بێ یەکێک بێ کە هەزاران خەڵک لە ئوتارەکەی دانیشت ئەگەر نیەتی بەخوا نەبێت ئیتر هیچی دەست ناکەوێت لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار پێ فەرمێ مەخسەوانی کە دەم خۆشن یانی کە بەناوبانگن ئەلێ خوای پەروەردگار من ئەو قورئانم بۆ تۆ خوێندووە ئەفەرمێ کەذەبت و درۆت کرد چونکە بۆ خەڵکی خوێن و خەڵکیش پێیان وە دەنگە خۆشە و ئەمانە سەلامەت بێ یا ڕەبی لە دوا ڕۆژدا سەرکەوتوبی هەم لە دنیا و هەم لە قیامەتە تۆ سەرفراز بی تۆ بەختەوەر بی ئینشاءالله قوربان دەست